بۆ گەیاندنی پەیامی شاری هەڵەبجە و لە نزیکەوە ناساندنی بە گەلانی دنیا وەک ناسنامەیەکی مێژوویی تاوانکاری و کۆمەڵکوژی و جینۆسایدی دەرهەق بە میلەتی کورد ئەرکی هەموو تاکێکی کووردە لە هەر شوێنێک و جێگایەک بێت. بۆ ئەم مەبەستەش تا دوێنێ لە زۆر شوێنی دیکە پەیامی هەڵەبجە گەیەندراوە. ئەم ڕۆژ لە شاری غانەس لە دانیمارک لە ڕۆژی کولتوری ساڵانەی ئەم شارە و لە سەردانێکی شاژن مارگرێتی شاژنی دانیمارکدا و لە بەسەرکردنەوەی بەشە کولتوریەکان و لە یەکێک لە وێزگەکانی خانەی هونەری ئەم شارە عەدنان بەرزنجی چالاک لە بواری کۆمەڵایەتی پەیام و نامە و دیاری مۆنومێنتی شاری هەڵەبجەی پێشکەش بە شاژنی دانیمارک کرد کە لە شارەوانی هەڵەبجەوە بە ناوی جێگری سەرۆکی شارەوانیانی جیهان بۆ ئاشتی و بە ناوی تەواوی خەڵکی هەڵەبجە و میلەتی کوردەوە ئەم پەیام و دیاریە پێشکەش کرا کە گوزارش بوو لەو کارەساتەی بەسەر ئەم شارە و خەڵکەکەیدا هاتووە. هەروەها لە نامەکەشیدا بەڕەسمی بانگهێشی شاژنی دانیمارک کراوە سەردانی شاری هەڵەبجە بکات و لە نزیکەوە لە مەرگەساتی 5,000 گوڵی هەڵوەریوی ئەم شارە ئاگادار بێت. بۆ زیاتر بیرۆکەی ئەم کارە و ڕێخستنی لەم ڕۆژەدا عەدنان بەرزنجی بەم شێوەیە دووە. من توانیم وەکو خزمەتکارێکی میلەتی کورد وەکو کەس کوردێکی دڵسۆز پەیامێکی هەڵەبجەی شەهید بگەێنمە دەستی بەڕێز خاتوونی دانیمارک. هیوادارم کە ئەمە ئاخش ئیش نەبێ و ئیشی باشتر بکەم و هەوڵ بۆ ئیشی باشتریم هەم بۆ ناساندنی کورد لە دانیمارکەوە هەم بۆ نزیکردنەوەی ئەو دوو قەومێتە. دیارەکە هێمای هەڵەبجەی شەهید بوو.